ئێمە ئێستا لە دەواازە یا لە پێشوازی مانگی پڕنووری ڕەمەزان داین، مانگی دابەزینی قورئان، مانگی پیرۆزی ڕەمەزان. بۆیە پێمان خۆش بووە مەڵقەی بەرنامەکەم تایبەت بکەین بە ژیانی ئیمامی غەزالی وەکو یەکێک لە عاریفە گەورەکانی جیهانی ئیسلامی یا دنیای ئیسلام. هاتنە خوارەوەی تەورات و ئینجیل و قورئان، ئیمامی غەزالی لە عیلمی کەلامەوانێ تەحول ئەکایەتە خوار و یەتۆ ئاستێکی تر ئەویش ئاستی عیرفانیەکەیە بریتیە لە تەجەلای ئەم سیفەتە. قورئان دەریایەکە، سیفەتی دەریاژ وایە هەرچی پشتە بەها و بە نرخەکانی تیلەکوێتی لە قوڵایەکەتی. ئاستە باڵاکەی سێشتی تری زۆر سەرەکیە، باسی خوا خۆیەتی وەکو ئەم سەری وجود، باسی قیامەت و مەعادە وەکو ئەو سەری وجود، لە بینی گەیاندنی ئێمە چۆن بگەین بەخوا تا بگەین بە قیامەت، دەست نیشانکردن و ڕنگڕێژکردنی ئەو ڕێگایە کە ئەیبڕین. ڕێی تێدەچێت بۆ مرۆڤی ئەم سەردەمە یا مرۆڤیەوەی کە پێی دەگوتێ مرۆڤی مۆدێرن، ڕێی تێدەچێت قۆناغەکانی قورئان ببڕێت لە سەدەفەوە بڕوا بۆ گەوەر و مرواوی لەوێ شۆ بۆ ڕازونێنیەکان کە لە ئێستای ئەم کێشەیەمان هەیە تەنها بیرکردنەوەی فقهی لا ئێمە پێمان وایە یەکسانە بە هەموو دین. خوا قسە لەگەڵ من ئەکات، ئەبێ بۆ ڕوحەکە مامەڵە بکەین. هەر کاتێ پێمان وابێ قورئان بۆ پێغەمبەر هاتووە نەهاتووە بۆ من، تەسیر لەسەر من ناکات. ئێمە ئەتوانین ئیسفادە لەمە بکەین کە ئیمام غەزالی فەرمێ قورئان زاهیر و باتینی هەیە، ئێمەش لەم زاهیرە تێپەڕین بچینە باتینەکەی. بۆ سەردەمی ئێمە باتینی قورئان چییە؟ کاتێک کە تۆ لە ئاوێناسی خۆ دەبینیتەوە، بەس ئەوە خودی لە ئاوێنەکە وێنەکەی تو هەیە.